ترافیک لەم بەرنامە بۆ یەکەم جار چەند گرتێکی ڕووداوەکانی هاتوچۆی شەقامی 120 مەتری نیشان دەدات. دەمەنەوێت هۆکاری و ڕووداوانە بۆ هاوڵاتیان بخەینە ڕوو تا هیچ کەس ئەو هەڵانە دووبارە نەکاتەوە، چونکە ئەو ڕووداوانە خەونی چەندین خێزانیان لەناو برد و چەندین منداڵیشی لە سۆزی دایک و باوکیان بێبەش کرد. ئیدی ترافیک لە شەقامی 120 مەتری دەست پێ دەکات. ئەو شەقامە ستاندارد و پێشکەوتووە بە یەکێک لە گرنگترین شەقامە خێراکانی شاری هەولێردا دەنرێت کە باشی و جوانی و خۆشی و شەقامە خزمەتێکی گەورە بووە وەک خزمەت گوزارێکی گرنگی هاتوچۆ پێشکەش بە خەڵکی کوردستان و هەولێر کرا تا پارێزراو بن و سودبەخش بێت بۆیان. بەڵام بەپێی ئاماری پۆلیسی هاتوچۆ لەم ڕۆژانەدا دەبینین زۆری ژماری ڕووداوی هاتوچۆ و قوربانیان وای کردووە ببێت بە گۆڕەپانی جەنگ. ئەمەش بەهۆی سەرپێچی و بیاگای و کەم تەرخەمی بەشێک لە شۆفێران کە لەم شەقامە پێشکەوتووە لە بری سوود بەخش بێت بۆیان بەکردەوە و ڕەفتارە سەیر و سەمەرەکان و ئەنجامدانی سەرپێچی زۆر جارە و سوودە پێچەوانە دەبێتەوە بۆ مەرگ و قوربانی و ڕووداوی دڵتەزێن. ترافیک لە وەڵقەیە بە دوو چیرۆکی دڵتەزێن دەست پێ دەکات کە لە شەقامی 120 مەتری ڕوویان داوە. لە ڕێگەی چیرۆکانە لە ترافیک دەمانەوێت ببین بە بەشێک لە شۆڕشێک بۆ بنبڕکردنی و سەرپێچی و ڕووداوانەی هاتوچۆ. پێشەو ڕووداوانە دەپرسین چی بکەین تا سەلامەت و پارێزراو بین؟ چی بکەین تا و جەنگەی سەرشەقام کە شۆفێران سەرکردایەتی دەکەن بووی ئەستێنی و چیتر کەس نەبێتە قوربانی و جەرگی هیچ دایک و باوکێک نەسووتێت؟ بۆچی بەشێک لە شۆفێران سەرڕایە هەموو قوربانی و ڕووداوانە هێشتا پابەندین بە یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ؟ هەموو پرسیارانە لە گوتەبێژی هاتوچۆی هەولێر دەکەین لە بەڕێوەبرایەتی هاتوچۆی هەولێر. طبعا شەقامی 120 مەتری خێرا بە شێوەیەک دروست کراوە دەتوانم بڵێم کەمترین کەم و کوڕی تێدا شەقامێکی متەکاملە لە ڕووی هاتوچۆ، لە ڕووی ئاستی بینینەوە، لە ڕووی کوالیتی و قیڕەی کە پێی دروست کراوە، لە ڕووی دەرچەکانەوە هیچ کێشەیەکی نییە. تەنانەت ئێمە بێزگە لە شەقامە خێراکە شەقامی خەدەمی لەودی و لەودی شەقامەکەیە. شەقامە خەدەمیەکە ئێمە ئاراستەکانمان تێدا دیاری کردەوە، هێمە هاتوچۆشمان تێدا دیاری کردووە. پێویستە شەقام بە چۆ شێوەیەک بەکاربێنرێتن دەبێت شوفێران بزانن بە هەمان ئەو خێراییانەیە کە دیاری کراوە لە شەقامە خێراکە. ڕاستە لە تەنیشتێتی و زۆر لێ نزیکە، بەڵام نابێت بە هەمان خێرایی بەکاربێتن، بەڵکو دەوێت بە خێرایی ناوشار بەکاربێتن، واتە 6 کیلۆمەتر و بەرەو خوارەوە. سەبارەت بە ئاراستەکانی ژێمە ئاراستەمان بەسە هەم دیاری کردەوە، بە هێمای هاتوچۆش دیاریما کردووە. دەبێت شوفێران بۆ ئاراستەیە بەکاربێن نەک ئاراستەی پێچەوانە.
سەبارەت بە دەرچەی نایاسایی لە هەندێک شوێن دەبینی یان لە نزیک گەڕەچێک دەبینی تۆزێک دەرچەکە دوورە خەڵکەکە دەچن بە خۆڵ پڕی دەکەنەوە ئەوە کارێکی نایاسایی دەکەن چونکە بە هیچ شێوەیەک نابێت ئۆتۆمبیل ڕاستە و خۆ لە شەقامێکی لاوەچی بێتە سەر شەقامی خێرا چونکە ئەوە ئەگەر دەبێت لە بۆ دروستکردنی کارەساتی گەورە چونکە ئەو ئۆتۆمبیلێ لە شەقامی سەرەکی دەڕواتن خێراییەکە یەکجار زۆرە و ئەوەی داخلیش دەبێتن خێرایی سفرە لەو حاڵەتە تەوازونە لە نێوانیان دروست نابێت. ئەویان ڕووداوێکی ترە لە شەقامی 120 متری خێرا بەداخەوە لەو ڕووداوەش کەسێکی پیادە جای نەدەستدا خۆی بە پێی یاسا لەسەر شفێرانە کە پێشینە بدەن بە پیادەکان کاتێک لەسەر هێڵەکانی پەڕینەوە قاز دەخەنە سەر شەقام بەڵام بە پێی ئەوەی کە لەسەر شەقامی خێرا هێڵی پەڕینەوە نییە پیادەکان بە هەموو شێوێک بوونیان قەدەغەیە و کاتێک ئەگەر بێت و ئەو ریسکەشیان کرد و ئەو سەرپێچیەشیان کرد کاتێک دەپەڕنەوە لە شەقامەکە دەبێ بزانن بە شێوێک دەپەڕنەوە چ کاتێک دەپەڕنەوە ئێمە دەڵێن نابێ پەڕنەوە بەڵام کە دەشپەڕنەوە نابێت بەو پەلەپەل و بەڕاکردن بپەڕنەوە لەو ڕووداوە بەداخەوە کەسێک بەڕاکردن پاشەوەی شوورەکانیش دەبرێتن لەسەر شوورەکان دەپەڕێتەوە و لەو دیوەی شەقام بەڕاکردن دەپەڕێتەوە ئەو ڕاکردە کارەساتەکە دروست دەکاتن چونکە کاتێک دەگاتە ئەو دیوەی شەقام کە ئۆتۆمبیلەکان تقریبەی نزیکەی مەترێک لە گاردرێلەکەەوە دوورن بە هیچ شێوێک ناتوانن ئەو مەترسیە دوورخەرەوە دیقەت دەبزانە هیچ شوفێرێک نییە لە جیهان بتوانێت ئەو ڕوودا و دوورخاتەوە بە هیچ شێوەیەک ناتوانێت چونکە کاتێک ئەو بە خێرایی 110 کیلومتر ئەگەر ڕۆیشت بێ ئەگەر زیاتریش نەبێتن و ئەگەر کەمتریش بێتن دەڕوات و لە مەدای نزیکەی 5 متر یان 10 متر مەترسیەک لە پێش خۆی دەبێتن بە هیچ شێوەیەک و هیچ ئۆتۆمبیلێکیش ئەو توانایی نییە کە بوەستێ لەو کاتەدا. پێویستە لەسەر ڕێگای خێرا بە هیچ شێوەیەک پەڕینەوە و ڕۆیشتن نەکرێتن و ئەگەر کراش ئەگەر لە حاڵەتێک ضروریش بوو کە بکرێتن دەبێت بە ئاگاییەوە بێتن نابێت بەو شێوەیە بەڕاکردن بێت بەخۆی بەپێی یاسای ڕێگای خێرا پەڕینەوە و ڕۆیشتن بەپێ لەسەر شەقامی خێرا قەدەغەیە. ئێمە لە شەقامی خێرا هەم ڕێڕەوی بارهەڵگرەکان هەم خێراییەکەشمان زیاد کردوتەوە بارهەڵگرەکان لە حاڵەتێک شەقام قەرەباڵغ بێتن یان چۆڵ بێ هەر دەبێت لە لای ڕاستی ڕێگا بڕۆن بە هیچ شێوەیەک لەبانێ بێنە ناوەڕاست و لای ڕاستی ڕێگا تەنها لە حاڵەتێک ئەگەر ئۆتۆمبیلێک لە پێشیان بڕاتن بە خێراییەک کە کەمتر بێتن لەوەی کە دیاری کراوە واتە بارهەڵگرێک یاخود ئۆتۆمبیلێک لە پێشیان بڕاتن و خێراییەکەی لە 80 کیلومتر لە کاتژمێرە کەمتر بێتن لەو حاڵەتە لە بۆیان هەیە بە پێشی بکەونەوە ئەگەر نا بارهەڵگرێکی تر وەکوان لە پێشیان بڕاتن و خێراییەکەی 80 بێتن بە هیچ شێوەیەک نابێ لی تێپەڕ بن و پێویستە پابندی ئەو خێراییە بن کە دیاری کراوە چونکە دەرچوون لەو خێراییە ئەگەری دروستکردنی کارەساتی لێ دەکەوێتەوە. شەقامی 120 متری وەکو وتمان لە ڕووی هاتوچۆوە زۆر بە جوان ڕێکخراوە هیچ کێشەیەکی نییە بزان دیقەتی ئەو تانکەرە بدەن ئەو کارەساتە لە بەرچی کەوتەوە طبعا عەقڵ و مەنتەق پێ دەڵێت ئەو شوفێرە بە هیچ شێوەیەک ئاگای لە ڕێگا نەبوو چونکە تەنانەت پاشەوەی کارەساتێکی خوڵقاند ئێستا پێتان دەڵێم کارەساتەکە چی بوو ڕانەوەستا نەیزانی کەچی کردووە طبعا ئەلەو شوێنە کرێکارێک شوێنەکەی پاک دەکردەوە خەریکی پاکردنەوە بوو لە پەنا ئێرە ئەو کرێکارەی شێلا کە دیقەتە لە ڤیدیۆکە دیارە دەکەوێتە چێن دەر بەداخەوە کرێکارەکە جای لەدەستدا شوفێرەکە لە دوای لە لێکۆڵینەوە دەرکەوت خەریکی سناپکردن بوو جا کارەساتی سناپچی ئێمە پێشتر ژووتمانە مۆبایل بەکارهێنان بەو شێوەیە واتە شوفێر تۆزێک چاوی لەسەر ڕێگە دەبینێت بەڵام سناپ هەمیشەوە یعنی ئەوە لێخوڕین دەکات لێخوڕینی بارهەڵگرێک بە سناپەوە بێگومان کارەساتی شوەری دەکەوتەوە یعنی دەبێت شوفێرانی ئێمە بزانن کاتێک کە دەستە سەر شەقامی خێرا ئەو لە بۆ سیاحە و لە بۆ گەشت و گوزار ناچن لە بۆ خۆشی ناچن ڕاستە شەقامەکە خۆشە دەوروبەری بەجوانی ڕێکخراوە بەڵام دەبی بە شێوەیەکی سەلامەتانە بەکاری بێنی و بە ئاگاییەوە بەکاری بێنی بە ئاگایی لە هەموو شتێک مهمترە چونکە بە بێ ئاگایی بەو خێرایی کە دیاری کراوە بە 110 کیلومتر ئەگەر زیاتریش نەبێت لەو ڕووداوە
خێرایی 110 کاتێک شوفێر دەڕۆ لە هەر چرکەیەک زیاتر لە 50 متر دەبڕێتن واتە 50 متر بە چاوی نوقاو کە دەڕێن بێ ئاگایی خۆ هەر حاڵەتێکی بێ ئاگایش لەوانەیە لە چەند چرکەیەک ڕەتکاتن یعنی حاڵەتی سنابکردن لەوانەیە بگاتە نیو خولەکیش نیو خولک بە چاوی نوقاو چی دەنێتەوە کارەسات دەنێتەوە واتە دەتوانین بڵین بەشێکی شەقامی 120 متری دەبڕێتن بەبێ ئەوەی ئاگای لێ بتین دەرەنجامیش ئەو کارەساتانەیە ئەو ڕووداوە لە بەرچی کەوتەوە ئەو کارەساتە لە بەرچی کەوتەوە طبعاً بێگومان سەرەتا هۆکارەکەی ئەوە بوو کە شوفێرەکە خەریکی سنابکردن واتە ئیستیفادەکەی هەموو ئیستیفادەکەی سناپێک بوو کە لەوانەیە چەند برادێکی تەمەشەکەن و بیبین لە بەرامبەردا چی ڕوویدا گیان لەدەستدانی کەسێک ئەوە زیانەکان دووەم خودی شوفێرەکە کەوتە بەندیخانە لە بۆ ماوەیەکی زۆر بند کرا بێجگە لە کەوتنەوەی زیانێکی مادی زۆر باشە سناپێک ئەوەندەی دێنە دەقەنەعەت هەبی زۆر بە هەر زۆری ڕووداوەکانی تری شەقامی خێراکە دەکەونەوە بۆ هۆکارێ هەمووی بەهۆی خراپ بەکارهێنانی ڕێگایەکەیە بەهۆی بێئاگاییەوەیە بەهۆی حەز و زەوقێکە کە نازان لە حەز و زەوق و ئارەزۆکە لە کۆتاییەکەی کارەساتێکی ئاوە بۆ شێوێ دەنێت ئێمە هەموو هەوڵەکان لە بۆ ئەوەیە کە هاوڵاتیان سەلامەت بکەین و هاتوچۆیەکی سەلامەتانیان لە بۆ فەرهام بکەین ئەوەی دەبین لە دوای من ئێستا کۆمەڵێک ئامێری زۆر پێشکەوتووە قەنەعەتتان هەبێ ئێستا لە وڵاتی ئەڵمانیا کە ئەڵمانیا دەتوانین بڵین دڵی ئەوروپا ئەو ئامرازانە بەکاردێت لە بۆ ڕێخستنی هاتوچۆ ئێمە هەمان ئامراز و ئامێرمان هێناوە لە هەرێمی کوردستان و بەستافێکی خۆیی کە ئێستا خەڵکێکی ئەڵمان هاتوون لێرە ڕاهێنانیان پێ دەکەن ئێمە بەو شێوەیە بەو مەسرەفە زۆرە ڕێگاوبانەکان ڕێک دەخین لە بۆی هاوڵاتی سەلامەت بێت ئەوەی لەسەر هاوڵاتی دەمێنێتەوە کە پابەندی یاسا و ڕێنمایەکان بی بۆەوەی هەم خۆی سەلامەت بێت و هەم دەوروبەرەکەشی سەلامەت بکاتن. سەبارەت بە هۆکاری ئەو ڕووداوانە و زۆری سەرپێچی دەچینە بەڕێوەبراتی هاتوچۆی هەولێر بەشی پۆلیسیان کاوە لێرە بەڕێوەبەری بەش و ئەفسەر و کارمەندان دەبینین کە لارەکدان ئەوان لە ڕێگەی مەفرەزەکان دەیانەوێت شۆفێران ئاگادار و هۆشیار بکەنەوە لاگەری بوونی سەرپێچی یان هەر هەڵەیە ئەمە دەرێن ئافرەتەکان متەمەسکن زیاتر بە قانون البس الحزام با خۆ بەست و قایشی بەست دەزانی قایشی بەستی یاڵە بەست وام بێ تابلوەیە جۆرەها سەرپێچی بەم ئۆتۆمبیلە دەکات و ئێمە ناچار دەبین زۆر جار ئۆتۆمبیلەکە دەست بە سەردار دەگرین و زۆر جار پشولی ئاگادارکردنەوەی پێ دەبێت بۆەوەی سەردانمان کە 1 ملیۆن غرامە پێبژاردن بەم شوفێرە دەبێت غرامە بکرێت کاکە چۆنی ماندی نەبی باشی کاکە زۆر ئاگاداری ئەو مندارن بەدەت ئەو جامانە یعنی داعینێ دەکرێتەوە داعینێ جامەکان دەکرێتەوە باشە برای من دەبێت ئاوێنەکان بەردەوام یعنی نابی چەندە ئاگاد لە پێشە خودنەوەدا ئاگە لە دواوە هەبیت باشە کارەساتی زۆر دڵتەزێنمانەوە بەڕاستی یعنی خەڵکێک ئەمانەتە لە بن دەستیت و بە قوربانی چاوە باشە برای من لە ڕووداوەکانی هاتوچۆ دەبینین ئەو ماوەیە بە تایبەتی شوفێرێکی زۆر بەداخەوە دەبنە قوربانی لە ڕووداوەکانی هاتوچۆ سەرنشینەکان دەبنە قوربانی لە ڕووداوەکانی هاتوچۆ ئەمەش دەگرێتەوە بۆ ئەوەی کەوا شوفێران پابەند نیە بە یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ بەگشتی یەکێک لە هەرە ئاسانترین و جێبەجێکردن کە لەلایەن شوفێرەوە بێوێ ئەنجامی بدات ئەویش بەستانەوەی قاشی سەلامەتیە زۆربەی شوفێران قاشی سەلامەتیان فەرامۆش کردووە بەڕاستی هەرپێوەی پابەندینە بەڵکو شوفێر ئەگە بزانیت قاشی سەلامەتی چەندە سوودی هەیە بۆ شوفێر هەر لە ماڵەوە هاتەوە دەرەوە یەکسەر ڕاستەوخۆ قاشی سەلامەتی دەبەستی وە پێویستە شوفێر لێ نەگەڕێ بە هیچ شێوێکی ئەو سەرنشینێکەوە لەنێ ئۆتۆمبیلەکەشی هەیە بەبێ قاشی سەلامەتی هاتوچۆ بکات کاکە گیان قاش سەلامەتی بەستە دێت چاوک ئارام ڕایانگرە قاش سەلامەتیان پێبەست هەتا بە سەرنشینەکانی پێشەوەش بە تایبەتێکەوە زۆر مەترسیدارە لە ڕووداوەکانی هاتوچۆ بەریەکە بە تایبەتێکە ئۆتۆمبیلەکە خێرابی بەریەکەوتنیەکی خێرا دروست دەبیت زۆر بەهێز دروست دەبێت لە نێوان ئۆتۆمبیل و ئەو کەسێکەوە لە پێشەوە دانیشتووە دوای لێپرسینەوە لەگەڵ بەشێک لەو مەفرەزانە بەرەو شەقامی 120 متری هەولێر بەڕێ دەکەوین دەمانەوێت ئەو سەرپێچیانە دەست نیشان بکەین کە بەشێک لە شۆفێران ئەنجامی دەدەن زۆربەی جار ڕووداوی ئەو هاشمان هەیە لە شەقامی 120 متری شوفێرەکە شەقامی 120 متری هەر وەکو شەقامی 30 متری بەکاردێنێ ئەوەش کێشەیەکە لە هەمان کاتدا دەبێت شوفێر بزانی چۆن هەڵسوکەوت لەگەڵ شەقام بکە هێما هەیە ئەو هێمانێ دیاری کرایەوە هەموو ئاماژەیە بۆ ئەوەی خێراییەکان دەست نیشان بکات
بۆ ئەوەی لە شوێنێک تۆ چەند دەڕۆی و ئەو خێرایانە بەگشتی هەمووی لە یاساکانی هاتوچۆ بە پێی هێمایەکانی هاتوچۆ لەسەر شەقامەکان دانراوە. سیرکە هەموو لادانەکانیان لە دوور دەبێ حسابی خۆی بکە لە شوێنێک لا دەدات. یعنی مەحالە زۆربەی شوفێران ئەم هەڵەیە دەکەن ڕۆژانەش کە ئەوە ئەنجامەکەیتی. دەبێت لە دوور محاولە بکە لە شوێنێک لا دەدا کاروبار لە شوێنێکە نەوەکو مباشەرەتەن ڕاستەخۆ لە پێش سیارە بسوڕێتەوە و پێچ بکاتەوە بەلایانی خەتاباردانەدەن لە ڕووداوەکە. ئێستا ڕادەگرین هەمویان لا دەدەین ئەوە شوێنی ئینتیزار نییە. چەندین ڕووداومان هەبووەکەوە لەسەر شەقام وەستاون چاوەڕێیەکێکی بووە ڕووداوی هاتوچۆی زۆر نەخوازرا و گەورە لێ ڕووداوە بەڕاستی. بەڵام شوفێران ئەمانە زۆر بە کەمتەرخەم دەزانن بەڕاستی. هەمووی جازانێ. هەدەفمانەوەی فێر بن کاکە لێرە جێ پارەدان و ئەوەی نێکاچن دێڵە لێ چاوە. بابێت. بەکارهێنانی مۆبایل و سنابۆن نووسن لە کاتی شۆفێر و خێرایی لە ڕادەبەدەر و نەبوونی ئارامی و ئەو دیاردانی هاتوچۆن کە لە شەقامی 120 مەتری بەهۆیانەوە دەیان ڕووداوی گەورە ڕوویانداوە. بە چرکە ڕادەگرین بە چرکە زەحامێک دروست دەبی لە شەقامی 120 مەتری. ئەوە شەقامێکی هێلی خێرایە ئەوها جاتۆ لە شوێنێکی تکە کە ڕادەوەستی و دەبێ هۆی ئاسەنجی چەندین شوفێر بە هیچ شێوێک نابێت لەسەر شەقام چاوەڕێی هیچ کەسێک بکەیت بە تایبەتی شەقامی 120 مەتری و شەقامی 150 مەتری. تاوەکو سایدەکە دەبتەوە ئاسایی خۆی ئەمە شوێنە بەجێ ناهێنیت لەم شوێنە دەبێت. چەندین ڕووداوی نەخوازرامان لەو شوێنە هەبووە شێران کە ئێواران هەرچیان تەواو دەبی لەم شوێنانە کرێکارەکان بە زۆری لەم شوێن دەپەڕینەوە. لەم بەرنامە ماوەی چەند کاتژمێرێک شەقامی 120 مەتری و دەواازەکانی هاتون و چوون و شەقامە لاواکیەکانی لە ڕووی هاتوچۆ چاودێری دەکەین. لە سەرەتاوە چەندین سەرپێچی تۆمار دەکرێت. نەسی ناوزادێ خەتەرە ڕاوەست. دەیان کەس کە پیادەڕۆن بە شێوەی هەڵا لە مەترسیدارترین شەقام کە مافی پەڕینەوەیان نیە دەپەڕنەوە. ئیدیۆ مەفرۆزانە چاودێری ڕێگاکە و جۆڵی شۆفێران دەکەن لە بەشێک لەرکەکەیان سزای سەرپێچی کاران دەدەن. بە جارە هێدیکەوە جارە هێدیکەوە کاکە دەبێ هێدیکەوە برای من مامە جان ڕاوەستە وەڵای ئەوانە دەپەڕنەوە لەو گۆڕێ بەڕاست خۆش ببەستەوە بە قوربان. هەموو ڕۆژێ ئەوەی شینگوێ تەمانە لێر دەپەڕنەوە وانە ئەوە هەمویان مەترسی لەسەر ژیانی خۆیان دروست دەکەن هیچ یعنی ئەوە چیانە بەڵک ئەوە چیان هەبی برێن وەڵامە ئیلا دەبی ئەلێرە بپەڕینەوە لە نەفەقی هەیە ئەلێرە شوێنەکەیە دەتوانە ناو نەفەقەی بێنەوە ئەلێرە بپەڕنەوە و ئیشەکانی خۆشیان جێبەجێن بەڵام نێزیکترین شوێنیان دەوێت جا مەترسی لەسەر ژیانیان دەبی مەترسی نابی ئەوە بەخۆیان بەلایانی خەتاباریش دادنێن لە هەر ڕووداوێکی نەخوازراوە بەڕاست. بەکارهێنانی مۆبایلێکێکە لە گەورەترین گرفتەکانی هاتوچۆ لە شەقامی 120 مەتری کە ئەگەری زۆری ڕووداوەکان بەهۆی بەکارهێنانی مۆبایلە. چەندین دیمەنی بەکارهێنانی مۆبایل تۆمار دەکرێت. مۆبایل لە کاتی شۆفێری بە مەترسێکی گەورە بۆ سەر شۆفێران و سەرنشینان دادەنرێت. ڕاست مەقەسی کرد مەقەس لە یەک نەفەری. ژمارەکە تۆمار کرا 48. تیژڕەویش یەکێکە لە مەترسیدارترین ڕەفتارەکانی شۆفێران کە ئەنجامی دەدەن. ئەو کارش کە تیژڕەویەوەکەوەی یاری بە مەرجی خۆت بکەیت. ئەوە حەزی لە مسابقەیە ڕۆژانە ئەو مسابقانەیە لەگە خەڵکی دەکەن لەگە سیارەی مروریش دەکەن لە سیارەی فریاکەوتنیش دەکەن لە سیارەی حەریقیش دەکەن ئەوانە مۆبایلیش بە مۆبایلیش خەریکە. سەبرکەوە کاک سەبرکەوە دەیکاچ. والله خەڵە با قسەی بکەین. باشە ئەمە لەبەر سیارەکەی هەراتم. لەبەر سیارەکەی دەنیشتم و لێ ئەتی بە مۆبایلی خەریک و ئیجازەکەت نا بەخوای مۆبایل ناو دەست ڕەمزمدا تەلەفۆنم دا مۆبایل ناو دەست ئیجازەکەتم دێ ئیجازەکەت دێ دەبرێ
ئەمێن مرورم داوا لێ دەکەم مۆڵەتەکەتم بدێت ئەمە لە 120 ڕادەکەم هەر شوێنێک ڕادەکەم کە سەر پێچیت کردی برای عزیزم. عندك فسوري داني فسوري شنو كما تسي دارا قدار با فانا خواست سعر خود لدا او شنو وستان نيا قدار با او براش فيري فهم فيت بم بيستايا اما ناتاري للشقامي صدو بيستي بواسين تا كاركي تو دكا لسلامتي او براش فيرانا لبروي ناتو انا وشنو بجيبلين تا او براش فيرا شيكي خوي تو نكا لبرو شنو شي وستان قدر كراو وبترسي داري شبراستي هەموو زیان و قوربانیانە کە ڕووداوی هاتوچۆ دروستی دەکات مرۆڤ خۆی لی بەرپرسیاری یەکەمە کە ئەنجامی دەدات. دەمانێت لە ترافیک شێوازی بەکارهێنان و لێخوڕین بخینە ڕوو بۆ هۆشیارکردنەوەی شۆفێران و پاراستنی سەرنشینەکان. روح بعيد ارجع بالسلامة. ارجع بالسلامة. انت كل حق الناس، حق الغير سائق. جيب لي اجازة. كابريك لسايدي خوي دي براسي اتو حقي خلش كذا خوي. فرموا يلا. فرموا مخالفة ما كتساوقهم يلا. ما عندنا ابي وتسوي زام رشا ذكرك نور السايد السوري هذه يكون ممنوع يعني علامات تسري فيش اجازه كتم دي بزحمه تسندين اوتومبيل ماليه دەژیر کردووە وەکو پسووریا ئاگادارکردن بۆ شوفێرەکان کردەوە بۆ پێچکردنیان کردووە لەو شوێنێکەوە ڕێگە پێدراونیە بۆ ئەوانێکەوە لە لای ڕاستدێن پێویستە بستنە خوارتر بسوورەنە بۆیە لە شوێنێکی بە مخالف بە شوێنش مخالف دادنی واتە سەرڕای بوونی هێمای هاتووزۆش لەم شوێنە سەرڕایکەوە شۆستەکانیش بە شێوێکی یاسایی کراوە بەڵام بەشێک لە شوفێران و بەشێکی زۆر دەتوانین بینن لەم ناوچەیە مخالفە دەکەن و سەرپێچی لەسەر یاسایەکانی هاتووە لەسەر هێمایەکانی هاتوو زۆر دەکەن و خەڵک لەم شوێنە بەگشتی بەڕاستی هەراسان بووە خەڵک زۆر ناڕەحەت بووە ڕۆژانەکەوە تەلەفۆن لۆ ئێمە دەکەن سەرپێچەکانی ئەو خەڵکە بۆ ئێمە تۆمار دەکەن. دوای چەند کاتژمێر لە سەرداوای هاوڵاتیانی چەند گەڕێکێکی دەوروبەری شەقامی 120 مەتری دەچینە چەند شەقامێکی خزمەتگوزاری و لاوەکی نزیک 120 مەتری کە زۆرترین سەرپێچی تێدا ئەنجام دەدرێت. دەیان حاڵەتی ڕۆنگساید دواتە ڕۆیشتن بە پێچەوانی ئاراستی شەقام دەبینین بەشێکیان سزا دەدرێن. پێشەم شتێک لەسەر شەقامی 120 مەتری کە تێبینیمان کردووە و دێن هێلکاری بۆ ڕووداوەکانی هاتوچۆ دەکەن کەوا لێکۆڵینەوە لەسەر ڕووداوەکان دەکەن لەسەر شوفێرەکان دەکەن دەبینین چەند خاڵێک هەیە شوفێرەکان لێرەدا تووشی ڕووداوی هاتوچۆ دەبن. پێش هەموو شتێک شەقامەکە خۆشە لە هەموو ڕوویەکەوە نکۆلی لەوەی ناکرێت شەقامەکە لە ڕووی دیزایانی هەندەسەی هاتوچۆوە ئەندازی هاتوچۆوە بە شێوەیەکی زۆر جوان هێل کراوە و هێمای هاتوچۆ داڕێژراوە بە درێژایی شەقامەکە. دووەمی خاڵکەوە بۆی دەڕۆین نەڕۆیشتنی ئۆتۆمبیلی بار هەرگرێت لە ساحیدی خۆی. ئۆتۆمبیلی بار هەرگرێت بەشێکی زۆری شوفێرە باهەگرەکان لە ساحیدی خۆیان ناڕۆن و تێبینیمان کردووە لەسەر شەقامی 120 مەتری ئێواران بە تایبەتی یاخود بەیانیان بۆ سەرکار خەڵکێکی زۆری پیادە دەپەڕیتەوە لەسەر شەقامەکان بە تایبەتی ئێواران کەوا لەگەل تەوابوونی کارەکان کەوا ئاستی بینینیش کەم دەبێتەوە بەرەبەرە لە هەندێک شوێن کرێکار شەقامی 120 مەتری بەکاردێنین بۆ پەڕینەوە ئەمەش مەترسی لەسەر ژیانی شوفێر و ژیانی هاوڵاتەکەی کە لەسەر شەقام دەپەڕێتەوە دروست دەکات. و تێبینێت شتێت هەیە خەڵکێکی زۆر لەسەر شەقامی 120 مەتری چاوەڕێ یەکتر دەکەن بە ئۆتۆمبیلەکان چاوەڕێ یەکتر دەکەن و مامەڵەیەکیان هەیە لە نێوان یەکتر لە شەقامی 120 مەتری چاوەڕێ یەکتر دەکەن و دەوەسن ئەمە بە هیچ شێوەیەکی مەجالی تێدانیە کەوا لەم شوێنانە چاوەڕێ یەکتر بکەن دەتوانن بچن شەقامە خزمەتگوزاریەکان بەکاربێنن. شەقامی 120 مەتری بە درێژایی هەموو شەقامی خزمەتگوزاری تێدا لە هەر شوێنێک بتەوێت لادەی و بەشێک لە شوفێران لە یەکێک لە تێبینیەکان ئەوەیە بەشێکی زۆر لە شوفێران خێراییان لە سەروی 140 کیلۆمەتر لە کاتژمێرێکە و پێشبڕچێکردن لەگەڵ یەکتر بە خێرایی سەروی 140 کیلۆمەتر لە خێرا بە تایبەتی لە درەنگانی شەو ئەم ڕووداوانە زۆر دەبینرێت و نەڕۆیشتنی شوفێرەکان بەگشتی لەسەر لاینی خۆی تا ئێستا
تا ئێستا بەشێکی زۆربەی شوفێران نازانن کە سەر شەقام لە ساڵحی خۆی لە مەسلحەتی خۆی لە بۆ بەرژەوەندی خۆی بەکاربێنی بەڵکو بەرژەوەندی بەرامبەری خۆشی دێختە مەترسیەوە. لە بەڕامی ترافیک دەمانەوێت هەموو ڕێکار و یاسا و ڕێنمایانە بە شۆفێران ئاشنا بکەین کە بەهۆی و شۆفێران سەلامەت و پارێزراو دەبن. هاوکات هەوڵ دەدەین کۆمەڵگەیەکی تەندروست و شیار دروست بکەین تا چیترە و ڕووداوانە نەبێتە مەرگی کەسە ئازیز و نزیکەکان.